باشە ئێوە پرسیارێکتان لێ دەکەم. ئەم مناڵە بێ سەرپەرشت و بێنازە دایک و باوکی لەدەست داوە، یا باوکی لەدەست داوە لای دایکێتی، یا دایکی لەدەست داوە لای باوکێتی، یا لای باوەژنە، یا لای مامە و خاڵۆیە. من پێ ئێوە دەڵێم ئەگەر ئێوە ئاوا لەگەڵیانە ڕق بن، وشک بن، توندڕەو بن، توند و تیژ بن لەگەڵیانە، ئەبێ ئەو مناڵانە چی لە ئێوە فێر بن؟ فێری دڕندەی دەبن، فێری بێڕەحمی دەبن، فێری بێویژدانی دەبن، فێری توند و تیژی دەبن، فێری بێڕێزی دەبن، چونکە خۆیان هەموو شتێکیان بەرامبەر کراوە. بۆیە دەبینی کۆمەڵێک مناڵی نەخۆش، نەخۆشی دەرونی، نەخۆشی لاشە، نەخۆشی هەموو شتێک، کۆمەڵێک مناڵی خراپ پێشکەشی کۆمەلگا دەکەن مناڵێک کە بە توندوڕەوی گەورە کراوە، بە توند و تیژی گەورە کراوە، بە تەمای چاوەڕی چی لێ دەکەی بۆ کۆمەلگای بکات؟ مامۆستاکە و پێشەواکەی تۆ بوویت، فێری هەموو توندڕەویەکت کرد، فێری ئەوت نەکرد لێبوردە بێ، فێری ئەوت نەکرد بەڕێز بێ، فێری ئەوت نەکرد نەرمونیان بێ، چونکە خۆت تێدا نەبوو. باشێ بە مناڵان چاوەڕێ چیان لێکرێ؟ بانی هەر تاوانێکیش بکەن تۆ بەشداری، چونکە تۆ فێری خراپەت کردن، چونکە فێری لێبوردنت نەکردن، چونکە فێری پیاوەتی و ڕێز و حورمەتت نەکردن. بۆیە لە خوا بترسن ئەوانی کە سەرپەرشتی ئەو مناڵانە دەکەن. قیامەتێک و قەبرێک لە پێشتانەوەیە، دنیا هەر ئاوە ڕۆشن نابێت تۆ زڵم بکەیت و لە مناڵ بدەی سەری بشکێنی و تعدای لێ بکەی و داخی بکەی. ئەوان چی پێشانی کۆمەلگا دەدەن؟ ئەوەی کە نیشانی کۆمەلگای دەدەن کۆمەڵە کەسێکی خراپ و دڕندەیە. بۆیە ئەو مناڵانەی کە ئاوان چەندها مناڵ دەزانم سوێن بەخوا دایک و باوکیان مردن یا لە یەک جیابوون و هەرتوی دەزانم، لای مامە و خاڵۆ و باوەژن و ئەمانە گەورە کران ئی خراپ، حیشە بە باشی گەورەی کردووانە ناڵێم، خراپەکان ناڵێم. من لەگەڵ باشەکانم نییە، باشەکان خوالیان ڕازی بێت، لەگەڵ خراپەکان و بێویژدانەکانمە. تەماشا دەکەی ئەو مناڵانە ئەمەندە خراپ بوون کۆڵان بەدەستیانەوە ڕەزالەتێتی نەتان بینیوە؟ چونکە ئەوەی کە سەرپەرشتی کرد لە مناڵیەوە خراپ بەخێوی کرد، دز دەرچوو، خراپەکار دەرچوو، پیاوکوش دەرچوو، لەبەر ئەوەی وا پەروەردەکرا بوو، مامۆستا و پێشەواکەی سەقەت بوو. بۆی لە خوا بترسن، تەقوای خوا بکەن، کارێک مەکەن کە بەو شێوە بن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی ئەنەس دەفەرمێ ڕەزای خوا لێ بێ، 10 ساڵ خزمەتی پێغەمبەری خوام کرد صلی الله علیه وسلم، ڕۆژێک نەیوت ئەنەس ئۆف، ئۆفێکی لەدەست من نەکرد. ێ باش ئیمامی ئەنەس ڕەزای خوا لێ بێ 10 ساڵە خۆ هەموو شتێکی 100% بەدڵ پێغەمبەری خوا نەبووە ساسم، چونکە مرۆڤە، لەوانەیە هەندێک شتێک تۆ بیکەی بەدڵت نەبێ، مرۆڤ هەڵە دەکات. بەڵام ڕۆژێک نەیو ئۆف، ڕۆژێک نەیو ئەنەس بۆ وات کرد، ئەنەس بۆ وات نەکرد. ئەمە ڕەوشتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. تۆش هاوشێوەی ئەم بە، هاوشێوەی خۆشەویستی خوا بە صلی الله علیه وسلم، بەڕەحم بە.